لە دوای بڵاوبوونەوەی ئەو هەواڵی کە گوایە لە یەکێک لە شاخەکانی ناحیەی ناڵپارێز ئاسار دۆزراوەتەوە لەلایەن چەند کەسێکی نەناسراوەوە کە خۆیان بە ئاسایش ناساندووە ئاسارەکە براوە. ئێمە لە بەدواداچوونێکدا گەشتینە ئەو شوێنە، وەک دەبینی لێرە دوو حەفار لێرە بەجێ ماون کە دیارە سەرقاڵی هەڵکەندنی ئەم شاخە بوون و ئەوەندەی کە ئێمە لێرە بەدواداچوونمان کردووە گەڕاوین لێرەیە شتێک وەکو ئاسەواری ناو ئاسارمان نەدۆزیوەتەوە، تەنها ئاساری ئەو کەسانە ماوەتەوە لێرەکە سەرقاڵی هەڵکەندنی ئەم شاخەن. لووتکەچیایەک لە گوندی یاسەماڵی سەر بە ناحیەی ناڵپارێز کە دەڕوانێتە باکوور و باشوور و ڕۆژاوە و لە دیوی باکووری چیاکەوە چاڵێک بە قوڵی 12 مەتر لێ درراوە بە پانتایی 5 بۆ 7 مەتر، لە دیوی باشووریشەوە چاڵێکی قوڵتر بە پانتایەکی زیاتر لێ درراوە کە هێشتا ئەو ئامێرانی کاریان تێدا کردبوو لەوێ بە سوتاوی مابوونەوە. گەرچی بەشێک لە خەڵکی ناوچەکە بڕوایان وایە لەو شوێنەدا ئاساری کۆن هەبووە و دەرهێنراوە لەبەرەوەی لە کۆندا بە شاری بچووک ناسراوە و مێژوویەکی دێرینی هەیە، بەڵام بەپێی بەدواداچوونەکانی پەیام وتەی بەشێک لە شارەزایانی شوێنەوارناسی ئەو شوێنە هیچ جۆرە ئاسارێکی تێدا نەبووە و دەژڵێن شێوازی پشکنین و هەڵکەوتەی ئەو چاڵانە دەرخەریەوەیە ئەو کەسانە بە ئامێری تایبەت و کۆمپیوتەری بە شوێن ئامانجەکەیان داگەڕاون و ماوەی نزیک بە مانگێکیشیان پێچووە کە هێشتا لای خەڵک و بەشێک لەلایەنە پەیوەندیدارەکانیش ناڕوونە. بەپێی زانیاریەکانی پەیام لە مانگی ڕابردوودا بەشێک لە دانیشتوانی ناحیەی ناڵپارێز ڕۆشتووەن تا ڕێگری لەو کەسانە بکەن، بەڵام لەلایەن ئاسایشی ناوچەکەوە ڕێگریان لێکراوە بۆ ماوەی چەند کات ژمێرێکیش دەست بەسەر کراون. با پێی وتەی بەڕێوبەری ناحیەی ناڵپارێزیش لە دوای ئاگاداربوونی لەوەی کەسانێک کە سەرقاڵی هەڵکۆڵی نیە و چیایەن لەلایەکەوە بە نووسراوی فەرمی سەروی خۆی ئاگادار دەکاتەوە و لەلایەکی تریشەوە بەڕێوبەری پۆلیسی دارستان و ژینگە ڕاستپێرێت تا بڕواتە ئەو شوێنە، بەڵام پۆلیسی دارستان و ژینگە لەلایەن ئاسایشی ناوچەکەەوە ئاگادار دەکرێتەوە بە هیچ شێوێک بۆی نییە بڕواتە ناوچەکەەوە. لە پێش 15 مانگ و ئاگادارکراین کە چەند کەسانێک لە ڕاستیە کەسانی چەکدار بوون لەم شوێنەیە ئیشیان کردووە. من ڕاستەوخۆ برادرانی پۆلیسی دارستان و ژینگەی ناڵپارێز ئاگادار کردو بچنە شوێنەکەەوە، برادرانی ئاسایشی ناڵپارێزیشم ئاگادار کردو لە ڕاستی بابەتەوە و من لە 15 مانگە بە نووسراوێکی ڕسمی نووسراوم کردو بۆ قایمقامی قەزای پێنجوێن و داوای ڕوونکردنەوەم ڕاستی لەوان کردو و کاری پێویست ئەنجام بدەن. ئەوەی کە ئەرکی ئیداری سەرشان ئێمە بێت ڕاستی ئێمە جێبەجێمان کردووە بۆ ئێستاکان ئێمە چاوەڕێی لیژنەیەکی مختەسین کە لە برادرانی شوێنەوار و برادرانی لایەنی پویندەر لە ڕاستیە بێن شوێنەکە ببین و ئیشی تیا بکەن. بەڵێ من خۆم لەگەڵ داواکاری گشتیا قسم کردو بەڕێوەی داواکاری گشت سلێمانی ڕاستیە ئێمە ئەوەندی معلوماتی ئیداری سونەکەمان بێت لە ڕاستیە بە راپۆرتێکی مختەس بە نووسراوێکی فەرمی لە 15 مانگە ئاراستی بەڕێز قایمقامی پێنجێنمان کردووە، ئەویش بەڕێز پارێزگاری سلێمانی ئاگادار کردووە، بەڵام جێگەی داخەتە ئایزەکانی هیچ دانێکی پەیوەندیدار سەردانی نەکردو لە ڕاستیە هەندێک ئیشی لێ کۆڵینەوەی تیا ماوە کە بۆلانی پەیوەندیدار بەجێگەڵین لە ڕاستی ئێمە لە ئێستاە. من پۆلیسی دارستانم ئاگادار کرد لە ڕاستیە وتی پێم وتراوە لایەنێکی ئەمنیەوە کە ئەو شوێنە سەردانی مەکە. دوای ئەوەی کە قسەم لەگەڵ بەڕێز لێپرسەوی ئاسایشی ناڵپارێزا کرد لە ڕاستیە وتی من جارێکان لەو بابەتەوە هیچ ڕوونکردنەوەیەک نادەم و نازانم لە ڕاستیە. بەڵێ ئەو لەژێر ئەوامیری ئێمە بە پیاسا و بە پیاسای ژمارە 30 ساڵی 2009 کە هەموو هەر جوڵێکی هێزەکان لە ڕاستیە هەر ئیش و کارێکیان لەژێر سەلاحەتی ئێمەیە. بەپێی بەدواداچوونەکانی پەیام لە دوای ئەو ڕووداوە چەندین کەس کە سەردانی ئەو شوێنەیان کردووە تەنها بە مەبەستی بینینی ئەو چاڵانە دەستگیر کراون کە پێشمەرگەی دێرینی یەکێتی و تەنانەت برای ئەندامی سەرکردایەتی یەکێتیشیان تێدا بووە و دواتریش بە کەفالەت ئازاد کراون. لە دوای ئەو ڕووداوە ئاسایش لە ڕوونکردنەوەیەکدا دەڵێت لیژنەی بەڕێوەبرایەتی شوێنەواری سلێمانی هاتووەتە شوێنەکە و ئەو شوێنە هیچ شوێنەواری کۆنی تێدا نەبووە و کاتێکیش ئاسایش گەشتووەتە شوێنەکە ئەو کەسانی لەوێ کاریان کردووە هەڵاتون. بەپێی زانیاریەکانی پەیام داواکاری گشتی سلێمانی سەرقاڵی بەدواداچوونە بۆ ئەو ڕووداوە و سەرجەم دەستگا ئەمنیەکان و تەنانەت جێگری سەرۆکی حکوومەتیشی لێ ئاگادار کراوەتەوە بەهۆی دەستنەگەیشتن با هەندێک سەرچاوە و تەمومژاوی بوونی ڕووداوەکە تا هەنووکە نەتوانراوەوە ئاشکرا بکرێت ئەو کەسانە کێبوون و ئامانجیان لە هەڵکۆڵینی ئەو شوێنە چی بووە کە باس لەوە دەکرێت ئەو ڕووداوانە لە ناوچەکەدا بوونەتە حاڵەتێکی نەزانراو. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی ناڵپارێز.